ئاژانسی ناسا نزیکترین دیمەنی خۆری تۆمار کردووە و ئەوەی دەیبینن دیمەنی خۆرە و کە بەردەوام تەقینەوە تێدا ڕوودەدات وەک لە دیمەنەکاندا دەبینرێت. ئەم دیمەنانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن ئاژانسی ناساوە تۆمار کراوە و بڵاو کراوەتەوە. دیمەنی خۆرە لە نزیکترین شوێنەوە کە توانراوە تاوەکو ئێستا بە کامێرە دیمەنی خۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆمار بکرێت. دیمەنەکان بە شێوەزێکی زۆر سەرنجڕاکێش دەردەکەون و بەردەوام تەقینەوە و ئاگر لە ئەستێرەی خۆردا دەبینرێت. و ئەمە بۆ جاری یەکەمە کە بتوانرێت ئەوەندە نزیک بتوانێت خۆر بە کامێرا تۆمار بکرێت و ئەو دیمەنە سەرنجڕاکێشانی کە دەمیرنێت تەقینەوە لە ناو خۆرە بەردەوام ڕوودەدات و دیارە ئەو تەقینەوانش ڕەنگە هەندێک کاریگەری غاز بێت وەک دەبینێت لە دیمەنەکاندا. ئەمە یەکەمین جارە کە ئاژانسی ناسا توانیوێتی لە نزیکترین شوێنەوە بتوانێت دیمەنی خۆر تۆمار بکات.